ساڵتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق هەڵبژێردرا ئێستا تەواوی پرۆسەی سیاسی چڕکراوەتەوە لە هەوڵ و تەقەلای هێزە سیاسیەکان بۆ یەکلاییکردنەوەی دوو پۆستە سەرۆکیەکەی دیکەی عێراقکە پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق و هاوکات پۆستی سەرۆک کۆماری عێراقە. ململانەی هێز و لایەنە سیاسەکان چ لە ناوخۆی عێراق و چ لە ناوخۆی هەرێمی کوردستان بەردەوامە. هێشتا کورت نەیتوانیوە ئەو یەکڕێزیەی کە لە ماوەی ڕابردوودا تەواوی هێزە سیاسەکان بانگەشیان بۆ دەکرد جێبەجێ بکات. بۆچی هێز و لایەنە سیاسەکان بە تایبەت هێزەکانی هەرێمی کوردستان کاتێک دەگەنە عێراق و قسە دەبێتە قسەی یەکلاییکردنەوەی پۆستەکانی عێراق ئیتر شتێک نامێنێت بە ناوی یەکڕێزی هاوکات ململانێ هەرێمی و ناوچەیەکان لەسەر یەکلاییکردنەوەی پۆستەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی کۆمار تا چەند کاریگەریان دەبێت. گفتوگۆی ئەم بابەتە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز عەبدولستار مەجید ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری کە بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. سڵاوت لێبێ کاک عەبدولستار ئەم کاتت باش پێتان وایە ئەو دۆخەی کە ئێستا لە عێراق دەگوزارێت بەرەنجامی چییە؟ پێشبینیتان بۆ ئایندەی نزیکی عێراق چییە بەگشتی؟ سلامی خۆی گەورە لە بەڕێزیشتان و لە بینەر و گوێگرانی بەرز و خۆشەویستیش. وەڵام پێم وایە ئەو بارودۆخەی عێراق ئێستا پێدا تێدەپەڕێ دەرهاویشتەی ئەو پیلانە ئیقلیمی و نێودەوڵەتیشە کە لە هەڵبژاردننی دەی 2021 ئەنجام درراوە و پێم وایە وردە وردەوە ئاسۆی ئەو پیلان و بەرنامەیە کە لە دەرەوەی عێراق داڕژراوە بۆ عێراق و بۆ پێکهێنانی حکوومەتی ئایندەی عێراق و دانانی بەرپرسە باڵەکانی عێراق وا ڕوونتر دەبێتەوە دەردەکەوێت تەوان کە ئەو سێ کوچکەیە کە پێی دەوترێ سەدر و حەلبوسی و پارتی. ئێمە پێمان وایە ئەم بارودۆخە بەڵێ بەشێکی دەرهاویشتی ئەم پیلانەیە کە خەڵک بەگشتی هەستی پێکردووە کە پیلانێک لە ئارەدا بوو بۆ عێراق و دیارە ئەو وڵاتانەی دراوسێ عێراقیش بەسەر هەردوو بەرەکەدا دابەژن و وڵاتانی نێودەوڵەتی ژیانی ئەوەی کە وڵاتانی ئیقلیمی و دراوسێ عێراقن بەڵێ بەشێکی بۆ ئاراستەیە کە ئەم بارودۆخی ئێستا کە دەیانەوێ عێراقی دەسەر دروست بکەن حکومەتی عێراق دروست بکەن پێ رازی و نایە ئەوەی دیکەش دیارە بەوەی کە لە ڕابردوو هەبوو رازی نەبوو. بە هەر حاڵ ئەمە بابەتێکی کەم پێم وایە لە هیچ کاتێکدا ئەم بەڕاستی یەکڕێزی نیشتیمانی و نەتەوەیی کوردم نەبینیەوە بە حەقیقی بەڕاستەقینە، بەڵکو تەنها بانگەشەیەک بۆ یا بۆ هەڵبژاردن یا بۆ رازیکردنی شەقامی کوردی یا بۆ ئەوە کە هەندێک پۆست و پلەک ئەگەر بە تایبەتی پارتیویچێتی وەزار هەندێک خەڵکیش لەگەڵیان ینی بۆ ئەوەی بەدەستی بێن ناسار بن بەیەکەوە بن. دەنا من پێم وایە ئەو یەکڕێژی نیشتیمانی و یەکڕێزی کورد هەمیشە زیاتر لە درۆیەکی شاخدار نزیک بۆلەوەی کە لە حەقیقەت و واقع. بە بەڵگەی ئەوەی من پرسیارێکیشم کردو بەڕاستی لە سەرانی کورد و بە تایبەتی کە گوتیان وەفدی هاوبەشمان پێکەناوە بۆ بابەتەکانی کورد و کوردستان و ئەوانە. من پێم خۆش وەڵی ئەو ئەزیندا ئەو بەرنامەیە کە هیانە حەز دەکەم بە بڵاوکەنی بۆ ڕایگشتی بزانین داخوا وەفدی هاوبەشی پارتیوێکی دەسەر سەر ڕێکەوتن ینی لەسەر کامە ماپ کە کوردە زەوت کراوە کامە پێشەرکاری بابەتی پێشمەرگەیە بابەتی بودجەیە بابەتی شایستە داراییەکانە بابەتی مادەی 130 بابەتی حتا واقعی هەرێمی کوردستانە ئایا ینی کامە بابەت بەڕاستی لە بەرنامە وایە تا ئێستاش یەکێتی و پارتی نەیانتوانیوە بە ئەجێندایەکی هاوبەش بچنە بەغدا؟ ئەگەر وایە بۆچی پێش تەنانەت پێش هەڵبژاردنەکانیش و لە دوای پرۆسەی هەڵبژاردنەوە یەکەمین شتێک کە ئەوان دەستی بۆ دەبن هەمیشە بابەتی یەکڕێزی و ئەجێندای هاوبەش و بابەتە نەتەوەییەکانە. ئەگەر پێتان وایە تا ئێستا نەیانتوانیوە ئەجێندایەکی هاوبەشیانە بێت بۆچی لە هەرێمی کوردستان چەندین ساڵە پێکەوە حکوومەت پێک دەهێنن؟
خۆی ئەمن پێم خۆش ئەوان بابوخانی ئەعلانی کردن با ڕای بگەین بزەم داخوا ینی ئەجندای هاوبەشیان بۆ کێشە هەڵپەرسەدرا و ئەو گرفتە استراتیژانەی کە هەرێمی کوردستان لەگەڵ عراقیانە چییە بزانم حەز دەکەم با ڕای بگەین بۆ ڕایگەشتی کامە بەرنامەیە دوو بە درێژایی مێژووی مامەڵەی بەرپرسانی هەرێمی کوردستان لەگەڵ عراق ینی من حەز دەکەم بزانم لەوە کابینەی هەشتم پێک لە عراقیش حەز دەکەم خولی پێنجەمی پەرلەمانیش حەز دەکەم بزانم داخۆ ینی چەند لەو ڕابردووە لە 2023 عراقی نیەوە تا ئێستا چەند لەو ئەجندا و لەو داواکاری و لەو بابەتە گشتی و گرنگانە کە پەیوەندی بە کوردەوە هەیە بە مافی هاوڵاتیانی کوردستانەوە هەیە حەز دەکەم بزانم چەندیان جێبەجێکردووە چەند لە بەرنامەیاندا بووە بە پرسیار دەکەم ئایا ڕۆژێ لە ڕۆژان بەرپرسانی پارتی وێچێتی کە ئەوان زیاتر بەڕاستی نونراتی کوردیان کرد لە باڵەکەم قسەیەکشم هەیە لەسەر نونراتی ئێستا دەیکەم ینی حەز دەکەم بزانم لەکوێ لە چ بڕگەیەک لە چ بابەتێک لەگەڵ عراق تێشانداوە لەسەر مافە گشتەکە لەسەر بەرژەوەندیە باڵەکان کە ئەوان پێدەن بەرژەوەندی باڵاکە لەکوێ ینی بابی هێندەڵی کاکەمە لەسەر مادەی 130 تێکماندا لەگەڵ عراق با بڵێن ئێمە لەسەر شایستە دارایەکانی هاوڵەتانی هەرێمی کوردستان تێکماندا با بڵێن کاکە لەسەر قەزەی پێشمەرگە تێکماندا با بڵێن لەسەر قەزەی بودجەی هەرێمی کوردستان تێکماندا ئەوان لەسەر پۆستەکان هەمیشە کێشەیان بووە پۆستەکان لە نێوان شخصەکان ینی شخصێک لێرانە بە کەسێک لەوێ ڕازی نەبووە ینی ئاڵۆزی و گرژی کەوتوتە نێوان پەیوەندەکانی هەموو عراق و هەرێمی کوردستانیشەوە ینی میزاج بووە هیچ بەرژەوەندی نەبوو هیچ بەڕاستی قەزەی کوردیش نەبووە و پاشان بامنەوە ژوون کەمەوە ئەم پێمە بەڕاستی ئەوان نونراتی کورد ناکەن نونراتی ڕاستەقینەی کورد فەرمون بەپێی هەر ئەم هەبژانەی دەی 2021 ئەگە تەماشای کورسەکانی پارتی وچیتیکە و بەراوردی پێ بکەن لەگەڵ ئەو دەنگدانەی کە لە هەرێمی کوردستان بووە کە نزیکەی 130 شتێک زیاتر خەڵکی داوە 170 زیاتر خەڵک دەنجی نەداوە و بەشێکی بەوانی نەداوە کە هەیە باشە نزیکەی 120 دەکات یعنی ئایا 120 دەتوان بەناوی کوردەوە قسە بکەن ئەخ بچ ینی پێوەرێک بەڕاستی ینی بەچ پێوەرێک ئەوانە نوراتی کورد دەکەن و ئەوانە بە حساب خۆیان بە نوێنەری کورد دەزانن چون بە حساب مافی کورد بستێن ینی بەچ حەقی ینی بابەت 180 خەڵک دەنجی پێ نەداوی بخوا دەبوو شەرم بکرێت کە بڵێ من نوێنەری کوردم بڵێ من پارتیم ئەمن یەکێتیم ئێمە دەچین بەڕاستی باسی پۆستەکانی خۆمان دەکەین باسی امتیازاتی خۆمان دەکەین و هەرواش بووە بەڕاستی امتیازاتی پۆست لە وڵاتی ئەوێندەر بڕۆ تەماشاکە تەبان بۆ کاکە خەڵکی کەس باە و نیشتی هەبوو بەڵام بۆ کاکە هەرچی پۆست و پلە هەیە هەر بەر ئەوانە کەوتو بەتابەتی پۆست باڵاکە ئێستا کە جۆرێک لە بێمتمانەی لە نێوان هێزە سیاسیەکان بە تایبەت لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بووە بە تایبەت لەبارەی دابەشکردنی پۆستەکانی عراقەوە باز لەوە دەکرێت ئەمە جۆرێک لە ئەجێندای دەرەکی و هەرێمایەتی لە پشتەوەیە و باز لەوە دەکرێت ئەمە جۆرێک لە داڕشتنی نەخشەیەکی نوێ بۆ تەواوی پرۆسی سیاسی لە عێراق ئەمە تا چەند کاریگەری لەسەر پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان دەبێت پێتان وایە ئەو دوو پۆستە سەرەکی کە ئێستا لە عێراق ماوە چۆن یەکلایی دەکرێنەوە پێشبینیتان بۆ ئەوە چییە؟ خۆی ئەوەی کە ئێستا لە عراقیش دەگوزەریانی وەسم ئەو هەوڵانی پارتی وێچێتیە ئەویش هەر زۆرێکە لە گەندەڵی و لە قۆڕخکاری ئەوە هەر ئەوەش بۆ بەڕاستی لە هەرێمی کوردستان بۆهۆی ئەم گەندەڵی و قۆڕخکاری و ئەم ساختەکاری کە لە هەڵبژاردننی دەی 2021 کردیانە ئەمە بەڕاستی ڕنگدانەوەی هەبووە لە پەیوەندی سیاسەکانی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بۆ نمونە فەرمون نەتواندراوە پێش ئەوەی کە باسی گفتوگۆ و دانوستاندن بکرێت لەگەڵ لایەنەکانی عراقی لە هەرێمی کوردستان کوبوونەیەکی حزب سیاسەکان بکرێت نەتواندراوە ئەمە یەک لەبارە خۆشمان بەڕاستی بەهۆی ئەو ساختەکاری کە کردویانە بۆهۆی ئەو پێشەکارانی کە کردیان کە یەک زاری بەڕاستی ڕوو ڕاستەقینەی گەندەڵی و ساختەکاری خوانیان دەرخست ئێمە هەر پێشوازیشمان لێ نەکردن کەواتە ینی ئەمە بەڵێ بێگومان ینی ئەوەی کە ئێستا لە عێراق ڕوو دەدا ڕنگدانەوەی ئەو بارودۆخی ئێرانە بووە یەک دوو بێگومان ئەوەی کە ڕوژ بدان لەوێندە لەمە دووە ڕنگدانەوەی خراپتریشی دەبێت بۆ سەر هەرێمی کوردستان بۆ سەر ئەم بارودۆخی ئێستا کە ینی ئەم کیان و قەوارەی هەرێم خۆی بەڕاستی لەسەر لە قەلەقە ینی بە وەزعی عێراقیش کە
لێکترازانێکی زیاتر هەست پێ دەکرێت بە تایبەتی لەنێوان پارتی وێچێتی لەسەر پۆستەکان شەڕی پۆستەکان ئەم پێمان نەکات دەکەوتە لە قەڵق دەکەوتە تەقەتەقیش بۆیە من پێم وایە بەڕاستی بارودۆخی هەرمی کوردستان بۆ ئایندە بە ئاڵۆزتر و بەڕاستی بەرەو ناڕوونتر و خراپتر دەبین بڕوە و ئەگەر لە عراقیش لەسەر ئەو پۆستانە ڕێکەوتن وەکو باسم کرد ئەم پێمە هەر ڕێکەوتش بێت لەسەر قەزەی پۆستەکانە لەسەر قەزەی بەرنامە و لەسەر قەزەی استراتیژیەت و ئایندەی هەرمی کوردستانی لەگەڵ عراق ئێمە ئەم هەرمی کوردستانە بەرەو کوێ دەبین لەگەڵ عراق چی لێ دەکەین دەمانەوێت چۆن بەڕێوە بەرین ئایا هەم بەو شێوازەیە کە ئێستا بەڕێوە براوە کە ئێمە پێمان وایە زۆر زەقە بەڕێوە بردنیە دوو حیزبە یا دوو بنەماڵەیە بەخۆجا دەبێتە ماڵش نەک دوو بنەماڵە یعنی ئەم وڵاتە بەڕێوە دەبن دوو ئیدارەی زۆر زەقە تێیدا و دوو حکوومەت و دوو حکومڕانی زۆر تێدا زەقە لە هەموو ڕۆکان و بەڕاستی هەستی پێ دەکرێت زۆر بەزەقی زۆر لە ئایندەی نزیکدا لە دوای توندبوونی یاخود خۆت ئاماژەت پێکرد کە دەڵێیت ڕەنگە قۆناقی داهات و قۆناقێکی تونتر بێ بۆ پەیوەندیەکانی نێوان پارتی وێکێتی لە ئەگەرێکی لەم شێوەیەدا پێتان وایە سیماکانی دوو ئیدارەیی بە تەواوەتی تۆخ دەبنەوە یان دەکرێت ڕێگە چارەسەرێک لە سەئاسی ناوخۆی هەرێمی کوردستان پێک بهێنرێت وەڵاهی بەڕای من ئێستا ینی دیاردە و سیمای دوو ئیداری زۆر زەقە زۆر تۆخە يعني ڕەنگە لە قۆناغی ئایندە ئەگەر پەیوەندیان خراپتر بێ بە تایبەتی بەهۆی شەڕ لەسەر پۆستەکان بە تایبەتی پۆستی سەر و کۆمار کە مشتمر و دەنگێکی زۆری لەسەرە ئەم پێم وایە کاتەی بەڵێ ڕەنگە ئیعلام بکرێ نەک بڵێ تۆختر دەبێت بڵێن ڕادەگەیەندرێت کە ئەوە دوو ئیدارێ و دوو حکوومەتە و ینی ئاوا بەری بە ئەم بە دووری نازانم چونکە لە ڕابردوودا بەڕاستی مە بینیمانە ئەگەر بە دووری نازانی تا چەند دەبێتە ئەمری واقع و تا چەند هەرێمی کوردستان هەم لەسەر ئاستی خەڵک هەم لەسەر ئاستی سیاسی تەقبولی شتێکی لەم بابەتە دەکات شتێکی لەم جۆرە دەکات وڵای ئێمە یەک لەبارە خۆمان کاتی خۆشی و ئێساش ئێمە قبولمان نیە چونکە ئەوە بەڕاستی گورزێکی زۆر کوشندەیە لە ئایندەی هەرێمی کوردستان و لە ئایندەی ئەم وڵاتە کاکە خۆ هەر پارتی وێچێتی نینە وڵات باسم کرد سەدا بیستان هێناوە بۆیە بەڕاستی بە هیچ شوەیەکی نابێنە لە سیاسەکان ونا ڕێکخراوەکەن ولا بەڕاستی هاوڵاتیانیش ئەم جارە هەڵوێستیان تونتر بە حەقیقەت ئەمە قبول نەکەن کە ئەم وڵاتە چیتر یعنی ئەوە بە ئاوێدا بدەن یعنی دەبوو تا ئێستا بەداخەوە مرکزی بەهێزی زۆرینە دەکەن ئێستا کە یەکلایی بوونەوەی پەرلەمان بۆ سوننەکان جۆرێک لە هەژمونی خۆی فراوانتر بکە بەرامبەر بە فراوانخوازیەکانی ئێران لەسەر بنچین و بناغەیەکی هەڵبژاردنێکی کە هەمیشە حزب و مەڵە لایەن نێگا حزبێک بەرپرسیارەتی بەڕێوەبردننی وڵات بگرێتە ئەستۆ ئێستا لە هەرێمی کوردستان پشتگیریەوە دەکەم کە ئەگەر لەسەر ئەساسێکی ڕاست و ڕێک و مافی خۆیەتی کە حکوومەتێکی بەهێز دروست بکات لەگەڵ هەر هێز و لایەنێکی سیاسی کوتلە پێک بهێنن و حکوومەت پێک بهێنن بە تایبەت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئێستا بەشێک لە خەڵکی هەرێمی کوردستان بەشێک لە چاودێرانی سیاسی گلەی ئەوە لە پارتی دیموکراتی کوردستانەکەن بۆچی هێز و لایەنە سیاسی بکەن خۆی سەدرەکان مافی ئەوان هەیە وەکو باس دەستێکی دەرەچی و وڵاتانی ئیقلیمی تێدا بووە لای ئێمە بەڵگەی هەبوو ڕۆشنیش بووە کە دیارە کار لەسەرەوە کرا سونەکانیشیان لەگەڵ بێ ئەمانە بێن وەک نوێنەری کورد مامەڵە لەگەڵ ەکانی عراق مامەڵە لەگەڵ پارتی و یەکێتی دەکەن لە کاتێکدا وەکووتم خەڵکی هەرێمی کوردستان بەپێی ئەنجامی هەڵبژاردنەکان زۆرینەی هەرە زۆری دەنگی نەداوە بە پارتی و یەکێتی کەواتە بۆچی هێزە سیاسەکانی عراق دێن ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی لەگەڵ ئەوان دەکەن زۆر ڕۆشنە نەغرابوو دەخۆ خەڵک هەبووە دەنگی شەبووە ئای عراقیەکان یان ئەم لایەنەی کە لێوێن دەرن ئەوانش بەرژەوەند خوازن بەڕاستی وە ئەوانش بێنی پڕ لە گەندەڵی ساختەکاری خۆ من دەزانانی عراق یانی بڵێن کاکە ئێوە هێزێکی گەورن زۆرینتان هێناوە یا مەسەلەن بەنی کورسێکی زۆرتان هێنا لە قۆناغی ڕابردوودا چ هاتون بڵێن مامەڵان لەگەڵ تایبەت ئەو کاندیدانی کە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیار وایە یەکلایی بکرێنەوە کاندید بکرێن بۆ پۆستی سەرۆکایەتی کۆمار هەڵوێستی کۆمەڵی دادگەری لەسەر ئەو بابەتە چییە؟ پێم وایە جارێ کاندیدەکان هەمووی دیارین کردچێن
بۆ دەزانین وادەی خۆمان دەکەین. هەڵوێستان بەڕوونی بۆ میدیاکان ئاشکراکەن یان ئێمە تا ئێستا بەڕاستی ئەنجومەنی باڵا ئێمە وەکو ئەنجومەنی باڵا ینی قسەمان لەو بابەتە نەکردو بەڵام با ڕوشن بێتەوە بێگومان کۆمەڵیش قسەیش خۆی دەبێت. بۆ ئێوەش کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.